بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ دەزانماتمەوە قسمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکەی مایکی پەیام لەم بەرنامەدا باس لە تەوتین و هەژماری من دەکەین کە بەشێکی زۆر لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەیانەوێت لە ڕێگەی بانکە فیدراڵەکانەوە و بانکە حکوومەکانی سەر بە حکوومەتی عێراقەوە موچەکانیان پێ بدرێ نەک لە ڕێگەی هەژماری منەوە بەهۆی ئەوەی کە لە ماوەیدا بۆ 15 ساڵی ڕابردوودا دەتوانین بڵین دۆخی فەرمانبەران لە ئاستێکی خراپدا بووە و ئەمەش وای کردووە خەڵک متمانەیەکی کەمی بە دەسەڵاتی پارتی و یەکێتی هەبێ بەڵام من بۆ ئەوەی کە زیاتر هەست بە جیاوازیەکە هەست بە معاناتی فەرمانبەران بکەم سەردانی یەکێک لە بەڕێوەبەرایەتەکانم کردو کە ئەویش بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی سلێمانیە وەکو لە پشتمەوە دیارە کە ئەمەوێت لەگەڵ بەرپرسی بەڕێوەبەرایەتێکە و لەگەڵ کارمەندەکانیشا گفتوگۆ بکەم کە بزانم ئایا تا چەند لەگەڵ ئەوەن بە ڕێگەی تەوتین موچەکانیان پێ بدرێت لە ڕێگەی حکوومەتی عێراقی و لە ڕێگەی حکوومەتی هەرێم و لە ڕێگەی هەژماری منەوە ئەمەوێ باس لەوە بکەم کە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی فیدراڵی چەندین بڕیاری داوە یەکێ لەو بڕیارانە ڕێگەنەدان بە درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی پارێزگاکان لە هەمان کاتە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و دواتریش هەڵپەساردنی وەکو بینیمان حکوومەتی کاربڕێکەری کابینەی نۆ ئەم بڕیارانە لە دەرئەنجامی بڕیارەکانی دادگای فیدراڵی بوو ئەی ئەمانەیە زانین فەرمانبەران چی دەڵێن لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ تەوتین ئایا لەگەڵ ئەوەن کە حکوومەتی هەرێم ملکەج بێ بۆ بڕیارەکانی دادگای فیدراڵی و بۆ حکوومەتی عێراقی بۆ ئەوەی شایستەکانی ئەوان پارێزراو بێ بۆ ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتەکان دەکەم و ئێوەش لەگەڵماندا بن. موچەکانمان لەلایەن حکوومەتی فیدرالیەوە دابین بکرێ بەڵام لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا تاکو ئێستا ئێمە هیچ ڕۆژێک سەر بە حکوومەتی فیدرالی نەبووین و موچەکانمان سەر بە حکوومەتی هەرێم و سەر بە وەزارەتی ناوخۆیە بۆیە ئێمە وەکو هەر فەرمانبەرێکی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان سێرەکەی موچەمان لێ بڕاوە موچەمان دوا کەوتووە و ئەو کێشەی موچەوە کە گشتگیریە هەمووی کردوێتەوە ئێمەشی کردوێتەوە سەبارەت بە پرسیارەکەی بەڕێستان کە ئایا لەگەڵ تەوتین داین یا تەوتین دانین بێگومان لەگەڵ تەوتین هاین لەبەرەوەی تەوتین مافەکانمان مسۆگەرەکات و تەوتین موچەکەمان لە کاتی خۆی ئەدرێت دواناکەوێت و هەروەها لە ڕێی تەوتینەوە ناتوانرێت لە داهاتووە بۆ نمونە ئاو کرێ ئاو لە من ببڕن کرێ کارەبا لە من ببڕن کرێ زەریبە لە من ببڕن بەڵکو ملکەی خۆم ویستم ئەتوانم بیەم بەڵام ئەگەر سەر بە تەوتین نەبێت دوور نییە ئەو کاتە زۆر بە ئاسانی لە موچەکەم ببڕن بەبێ ئاگام لێبێ و بۆیە ئێمە لەگەڵ تەوتینین سەرڕای ئەوەش امتیازاتێکی زۆر هەیە لە تەوتینە لەلایەن باخەکانی ڕافدێن و ڕەشید و یا حکوومەتی فدرالیەوە امتیازاتێکی زۆر هەیە لە هەموو بوارەکانی ژیانە مەسەن یەکێوێژن بێنێ یەکێوێ دوکانێک دانێت لە هەر پیشەیەکا بێت ئەتوانێت سلفەیە درێتێ یەکێوێ سیارەیە بکڕێ یەکێوێ خانوویە بکڕێ لە یەکێوێ باخێک یا لە خەریکی کوشت و کاڵ بێت ینی لە هەر بوارێکە جوتیار بێت هەر کەسێک کە بێت ئەتوانێت لە ڕێی بانخە فدرالیەکانی حکوومەتی عێراقیەوە سلفێکی باش بەدەست بێنێت یەکێوێ کارگەیەک دانێت بەڵام ئەو بابەتە لە هەرێمدا نابینین جیاوازێکی زۆر بینم ببوورە لە نێوان ئەم بڕێوەتی و بڕێوەتەکانی ناوەڕاست و خۆرئێرا بێگومان جیاوازێکی زۆرە بینن تەنانەت لە موچەکەشا جیاوازی هەیە لە تەقاعودیشا جیاوازی ئێستا هاوڕێکانمان کە تەقاعود دەبن خانەنشینە بن لە خواروی عێراقا بنەونە لە کەرکووک تا بەسڕە موچەیەکی باشیان دەسەکەوێ بەڵام ئێمە لێرەکە خانەنشینە بین جیاوازی هەیە هەروەها سەرڕایەوەی کەوا لە کاتی خۆشیە موچەکانیان وەرەگرن هەر کاتێ بیانێ حکوومەتی عێراقی و حکوومەتی سودانی پاڵپشت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەمەنگاوانینەوە لە ماوەی ڕابردووشە جناب دڵنیام چاودێری دۆخی سیاسی هەرێمە کردووە دەبینی ماوەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان ماوەی درێژکردنەوەی ئەنجومەنی پارێزگاکان مەسەلەی نادەستوری بوونی ئەم حکوومەتە یعنی بۆ درێژکردنەوەی ماوەکە ئەمانە هەمووی دادگای فیدراڵی دای لە ئێستاشە دادگای فیدراڵی بڕیاری داوە بەم میکانیزمانەی کە لە ڕێگەی بانکە حکوومیەکانەوە موچە دابش بکرێت تەڵتین بکرێت بەڵام حکوومەتی هەرێمە لە ڕێگەی ژماری منەوە بێ من ناڵم وەکو بەڕێوەبەر وەکو فەرمانبەرێک وەکو موچەخۆرێک تا چەند ئەمە پێت وایە کە ئێمە نابێ بچینە ئەو سیراعەوە حکوومەتی عێراقی چۆن داواکە ئێمە بەو شێوەیە
ڕەسامەند بین بۆ ئەوەی شایستەکانمان لە کاتی خۆیان بدەین. ئێمە هەرووامان کردووە ئێمە سەبارەت بە تەوتین ئێمە لێرە لە دایرە دوو پرۆژە پێشکەشکرا بە ئەفسەر و کارمەندەکان فەرمانبەرانیش یەکێکی پرۆژەی تەوتین بوو یەکێکی پرۆژەی ژماری من بوو پرۆژەی ژماری من تاکو ئێستا لەوانەیە لە سا 25 کارمەندان جێبەجێیان کرد بێ ئەویش دوایەوە هاتکەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە چەندین جار پەیوەندیمان پێوە کرا و هەروەها داوا کراکەوە جێبەجێ بکرێ و هەروەها وەفدێکی هات لە ئەنجومەنی وەزیرانەوە کۆبوونەوەی کرد لەگەڵ کارمەندەکانە و ڕێنمایی کردنکەوە ئەوە بکرێت ئەینا موچەکانیان وەرناگرن لە ساڵی داهاتووە بەڵام کاتێک کە پرۆژەی ئەژمە تەوتین هاتێکایەوە بەبێەوەی کەس پێیان بڵێ یەکسەر خۆیان هەموو پڕیان کردەوە و دۆکۆمنتەکانیان هێنا و ئێمە وەکو بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی هەموو ئەو پێداویستیانەی کە پەیوەستە بە کاروباری تەوتین و ئامادەمان کردووە بە نووسراوێک بەرزمان کردەوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی کەوە موچەکان بچێت سەر کۆتا پرسیارم لە بەڕێستان دواتر دەچین لای کارمەندە بەڕێزەکانتان مەسەلەی ئەم کارکردنی کارمەندەکانتانە کە توانی بڵین ڕۆژانە بەبێ کەمکردنەوەی ساعات و کەمکردنەوەی داوام ئێوە لە خزمەتانە خەڵک لە پاشنی و ڕۆژ و هەر ئیشتان هەیە ئەمە معانەتێکی زیاتی دروست نەکردو کارمەندەکان وەکو نازیش بێجاژە گلی لای جەنابوو بکەن بڵێن ئێمە موچەکەمان بەو شێوەیە و بەڵام ئەرکەکەمان و خۆیەتی بێگومان من بەڕاستی سوپاسیانەکەم لە ماوەی ڕابردوودا کە موچە دواکەوتویانە دراوە لێ بڕاوە هاوکار و هەماهەنگی دانیشتوانی شاری سلێمانی بوونە و توانیوانە خزمەتیان کەن لەو بارودۆخە ناخۆشانەشە بۆیە من سوپاسیانەکەم و دەستخۆشییان لێکەم هیوادارم لە ڕۆژانی داهاتوومان باشتر بێ لە ژێرسایی تەوتینە و ئەمە ئاماژە بە یەک شتێکیش بەم کە تێبینیمان کردووە لە دەرهێنانی پاسپۆرت لە وەرزی زستانە وەرزی کەم داواکاریە لەسەر پاسپۆرت ئەبێ داواکاری لەسەر پاسپۆرت کەم بێت چووکە خوێندکاران و پەیمانگاکان و زانکۆکان لە دەوامی فەرمیان بۆیە دایکان و باوکانیش بە هۆکاری ئەوانەوە گەشت ناکەن بەڵام تێبینیمان کردووە ڕێژەی داواکاری لەسەر پاسپۆرت ئێستا زیادی کردووە کە پرسیمانەوە هۆکارەکەی تەوتینە کە لە فەرمانەکانی کە حکوومەتی هەرێمیش لە سلێمانی و خەزاونەحەکان و ئیداری گەرمیان و ڕاپەڕین و پیادا کرێ سێرەکەی یەکێک لە داواکاریەکانی تەوتین بوونی پاسپۆرتە سێرەکەی داواکاری لەسەر پاسپۆرت زۆر بووە بە هۆکاری تەوتینەوە ئەوەی تێبینیمان کردووە ئێمە وەکو کارمەندی بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی هەروکو دایرەکانی کە کێشەی دواکەوتی موچەمان هەیە بەبێ کەم و کوڕی دەوامی خۆمانەکەین و هیچ کێشێک لە دەوامانمان نییە بەس پێشتر هینمان پڕ کردەوە فۆرمی هەژماری منمان پڕ کردەوانێ و ئەو بوەستا ئێستا فۆرمی تەڵتینەکەمان پڕ کردوێتەوانێ و ئیتر نازام چی بەسەری ئەویان زۆر باشە وەکو فەرمانبەرێت تا چەند پێتان خۆش ئێستا لەگە بەڕێبەری پاسپۆرتی شەخسەمان و تاریمانەوەی لە ڕێگەی تەوتینەوە بێت تا چەند پێتان خۆشەکە لە ڕێگەی بانکە فیدراڵەکانەوە بێت و بۆ ئەوەی گرفتی بێموچەی ڕوون نەکات چکە زۆر بانکەکانی هەرێمی کوردستان پارێتیان نامێنێ و سیوی لە نامێنێ و ئەم گرفتان دروست تا چەند پێتان خۆشە ئێوە نەکرێنە قوربانی و گرفتەکەتان بۆ چارەسەر بێت و نەکرێت بە ململانێکی سیاسی کاتی حکوومەتی عێراقی ئامادەی پارەکە بە لە ڕێگەی بانکە فیدراڵەکانەوە بێت والله هیچ کێشێکمان نیە لێوە بێت کامیان باشە بۆ ئێمە ئەوە بێ باشترە لە ڕێگەی هەر شوێنێکیان عنی لە ڕێگەی بانقی فیدراڵیەوە بێ لە ڕێگەینەوە بێ کە بەبێ کێشە موچە وەربگرین هەموو کەسێ حەزی لەو هینەیە جنابت لەوە لە 2014 تقریبا لە دوای مەسلەی ئابووری سەربەخۆ هاتنی داعش و کۆرۆناەوە تا ئێستا لەوە موچەکەتان بەباشی تا ئێستا وەرنەگرتوێ یان دواکەوتووە یان لێبڕین هەروکو هەموو بەڕێوەبەرایەتەکانی تر موچەوان وەرگرتو ئێمە بەڵام لە کاتێکدا بەڕێوەبەرایەتەکانی دیکەی ناوەڕاست و خواروی عێراق پاسپۆرتن سەرڕایەوەی موچەکانە لە کاتی خۆی ئیمتیازی زۆریشانێ بەڵێ وایە بەڵێ ئەوان هەیەن و بەس ئێمە بەبوونی ئەوەی کە لەسەر بڵێن لەسەر بەخانین ئێمە لەسەر حکوومەتی هەرێمین بۆی موچەکان مامەلیاتوە ئەدنەوان سەر بە بەخان ئەوان هیچ کێشێکیان نییە داوامی ئێمە فولە بەڕاستی اینجا داوامیشمان زۆر مەزبووتە لەخوا بەزا بێ هەموو کارمەندەکانمان بە دڵسۆزانە ئیشی خۆیانەکەن ڕۆژانە لە 8:30 داوامەکرێتەوە بزاوت ئیتر بە پێی تواناش هاوکاری ئەوەی کە بڵێن زەرور بێ نوقسان بێت ئیشەکەی زووتر بۆ ڕایەکرێ ئیتر بە پێی تەسەسول ژمارەکانە ڕاو ئیشەکان بۆ هاوڵاتیان هەموو یەکرێت پێشتر لەگەڵ بەشێک لە هاوکارەکان لە بەڕێوەبەرایەتی پاسپۆرت قسەمان کردووە دەڵێت
ئێمە لەگەڵ ئەوەیان کە لە ڕێی بانکە فیدراڵەکان لەگەڵ تەڵتینەوە موچەکانمان پێ بدرێت ئەم گرفتە کۆتایی بکە 10 ساڵە یەخەی گرتوین تا چەند کارمەندان مانوو بوون بەدەست ئەم مەسەری دواکەوت و لێبڕی موچەوە. وڵی زۆربەی حەزەکە ئیشەکە یەکلا بگرێتەوە ئیتر تەوتین بێ هەژماری من بێ ئیتر هەموو لەگەڵ بەڵێ دەڵێن 10 ساڵە ئێمە ئەبوو بەسەر بە حکوومەتی عێراقی بین بەڵام نەک 10 ساڵە لە دوای پرۆسی ئازادیەوەی مەسەر بە حکوومەتی هێرێن بووین و ئیمتیازەکان وەکومان پێویست فەرموو کارەکانی ئەم دوو بەڕێزە ڕایکی وەکو دەبینن بەردەوام ئەم کارمەندانە سەرقاڵی ڕایکردنی فەرمانبەرانن و یاخۆت هاوڵاتیانن کە بەشێکیان فەرمانبەرن سەردانی بەڕێوەبەرایەتەکە دەکەن بەشێکیان هاوڵاتی ئاسایی سەردانی دەکەن لە ڕێگەی ئەم کارمەندانەوە بە شێوەیەکی بەردەوام کارەکانیان ڕای دەکرێت بەڵام بەداخۆ بەهۆی دواکەوتن و لێبڕینی موچەوەی کە لە ڕێگەی حکوومەتی هێرێمە موچەکانیان پێدەدرێت دەتوانین بڵین بەشیان خوراوە مافی و شایستەی خۆیان پێ نەدراوە ئەرکی ئەوان قورستر بووە بەڵام سەرڕای ئەمەش لەبەرەوەی کە لە بەڕێوەبەرایەتەکانی ناوەڕاست خواردنەوەی عێراقی جۆرە بایکۆتێک دیە ئەمان ناتوان وەکو پێویست ئیجراعات وە با بڵێن هەڵوێست وەربگرن تا چەند ئەم گرفتە یەخەی ئێوەی گرتووە مانووی کردوون ئەم دواکەوتن و لێبڕینە. وەڵی وەکو لێبڕین شکر ئەمە باشین بەتەواوی ڕابردووە کە خۆرزانی دواکەوتن هەبوو بەستم ئێستا نیە لانی دەرونیەکەی کێشەی بۆ دروست کردوین بەڕاستی زۆریش زۆر جاتر لەوانەیە زۆر کار لەو کاتا مەعاژنەوە بێت مەجبوری بچی قەرزکەی تر لە مارکێتەکان بێت لە شوێن تری بووی هیچ نەبێ ئیشی ماڵەوە ماڵ و مناڵ بەڕێ بکەیت لە کاتێکا لە بەڕێوەبەرایەتەکانی ناوەڕاست خواردنەوەی عێراق ئەوە نییە ئەو کێشەی بەڵێ وڵی تر ئەوە ئەلبەتە بەرنامە ئەوێ جیایە لەگەڵ ئێرە هەرێمێکی ترە و تر ئەوە شێوە بڕێەکری لەخوا بە زەرعیمانیە و کارەکانمان ئەنجامدا و مشکلشمان نەبووە لەخوا بەزە مشکلەمان نەبووە 2 مانگ بۆ 3 مانگ بۆ ئێمە کاری خۆمان کردو دڵسۆزی دایری خۆمانمان کردو و کارمان بۆ دایری خۆمان کردو. داواکاریتان چیە لەلایەنی پەیوەندیدار کە گرفت دروست نەکرێت و لە ڕێگەی تەڵتینەوە موچەکانتان پێ بدرێتتر ئەم کێشەیە کۆتایی بێت؟ وڵایەت منێک مشکلەمان نییە لە تەڵتینەوە بێ تر مێ کاراسانیمان بۆ بکرێت موچەکەتان لە کاتی خۆیان ڕەحمەتە لێبێ لە کاتی خۆیان بێت و وەکو پێویست. زەخت گوزەرا بۆ ئێوە لێبڕین پاشەکەوت درەنگ هاتن ئێستا شەو هەر کەم درەنگەکە بێت. وڵایەت من وەکو پۆلیسێک ئەبێ چی بکەین ئەبێ لەگەڵ جنابی شو هاوڵاتیەکی تو معیشەت هەیەوە نیە داواکاری و لایەنی پەیوەندیدار شێکە دۆختان لەوەی کە هەیە باشتریکە وڵی هیوادارم باشتر بێ بۆمان هەمومان کێچین و مناڵ و هیوادارم باشتر بێ بۆمان. بەرایەتەکانی دیکە لە ناوەڕاست خواردنەوەی عێراق کە پاسپۆرت ئیمتیازی زۆریانەوە بەڵام ئێوە لە دوای پرۆسەی یاسایی سەر بە حکوومەتی هێرێم بوونەوە ئیمتیازاتە شتان وەکو پێویست نەبووە. وڵی باشتر بووین 10 ساڵە قورستر بوو ئەم 10 ساڵە تۆزە قورستر بوو باشتر بووین بەزی من بۆ دایری خۆمان کێشەمان نیە شخصی خۆم ئینشەڵڵا باشتری ژەبێت. والله طبعا معاناة هم فرامبريك معاناتي هي بلام معاناة فرقي هي بلام موظفة كان ما بلام فرامبريك كان بكاملي يعني وهم خلق تشاورية أو تشاوراني زون ناخوشة خلق قلقة نازاني شبكة. بەرەکانی ئەم بەڕێوەبەرایەتی قسەمان زۆر کردووە پاسپۆرت باسییان لەوە دۆڵێن 10 ساڵیشە لەو چ ئیسفادەمان لە موچە نەکردبێ ئێستا لەگەڵ یەکێ لە کارمەندەکان قسەم کرد لە هێزی ئەمنی بوتی ناتوانم لە بەردەم کامێرا قسەکەم وتی 3 مانگەکری خانۆکەم نەداوە وتی هاوڕێم هەیە لێرە حساب هەر ڕۆژی و خاوەن قەرزێ تەلەفۆنی بووەکە ئەم ئانادانە بەڕاستی وا ناکەن کە ئینسان تااقەتی بۆ ئیشەکەی خۆشی نەمێنێ بۆ ئەرکەکەی خۆشی نەمێنێ. طبعا وایە يعني هو حقیقەتە يعني هیچ کەسێک هەر فەرمانبەرێک یعنی تۆگەر ماگانە ئەوەی کە کارەکە دەکەی کریەکەی خۆ وەرنەگری طبعا بۆشایی دروست دەبێ ئەزا لەگەڵ صاحب خانووە لەگەڵ بازارە لەگەڵ هەموو شتێک یعنی تو بخۆت بێ ئەمەل دەبی لە هەموو شتەکان بێ هیوا دەبی ئەوەیە مەسەلەکەی. حکوومەتی عێراقی ئامادەی بەڕێگەی تەڵتینەوە بانکە فیدراڵەکانەوە موچەبایت بەڕاستی پێویستەکە حکوومەتی هەرێمیشە و لە گێچەڵ نەکا بە قسەیان بکە وەکو وەڵێویتی ئێوەش نەجاتان بێ لەم دواکەوتنی موچەوە حکوومەتی عێراقی موچەکە باویتر وەکوڵێ نەجاتان بێ. فعلا ئەو تەوتینەش بەڕاستی وەکو کاتێکی فشارە ئێستا هەموو فەرمانبەرێک سەری لێشەوە نازانی تەوتین بکە هەژماری بکە نازانی چ بکە
ئەوە شەریەکە لە گرفتەکانی بۆ ئێمە دروست بووە. ئەوشان کردو بە گرفتێکی دیکەی سیاسی. طبعا ئەوەش گرفتێکە بۆ هەموو فەرمانبەران ناتوانانی چی بکەیت، ینی چاوەڕوانی دەکەی تەڵتوین دەکەی یا هەژماری من دەکەی نازانی چی بکەیت. وای کردو توانین بڵێن بەشێکی زۆر لە فەرمانبەران دابەش بوون بەشێت هەژماری منەکە بەشێت تەڵتینەکە بەڵام زۆربەی ئومێدی بە تەڵتینە لێ و تەڵتینەکان چۆن بێ بەشکمەکو ئەم حکوومەتی هەرێمە نەبێوەکو عێراقمان لێ بێت نەجاتمان بێ و کە فەرمانبەری عێراقی لە کاتی خۆیان موچەکەی وەرەگرێ و ئێمەش نەجاتمان بێ. طبعا تەوتین باشترە بەر هەژماری من ئەوەیە زیاتر استقلالکردنە، یعنی بۆ ئەوەیە کە ئەو فەرمانبەرە لەژێر کێفی خۆیان دابێ ئەوەیە دەنە تەوتینەکە بەڕاستی ئەگە بکرێ هەم مۆزەفەکان هەم خەڵکی ئیسراحەت دەکا بازاڕیش دەبێتەوە. خۆموچە وای لە خەڵق کردووە دەستەشوێنی کردووەە هەمووی چاوی لە موچەوەی ئەگەر مەعاش ڕێکخرێ و ئەم ئاشانە بێ و بۆ خەڵقی زۆر دەوڵەمەند نەبێ بۆ فەقیر و هەژار وێستێ بێوەژدانە هەبوو بەخۆی دەوڵەمەند و هەموو لێ شاوێکە کرا هەر بڕا ژنی شاخ من بۆم کراوە بڕاوە لەبەرەوەی هەمووی بە لێ شاو بۆی کرا ئیتر ڕێکخرێ سیستەمی حکومە ڕێک بێ خەڵقەکە ڕێک خاتەوە هەموو شتێک باشە بێ. جەنابەت پێت وایە هەم فەرمانبەرەکان هەم فەرمانبەر هەردووچی خەتابارە هەم خەڵقی بێویژدان وانە هەم فەرمانبەر هەم حکومەتیش وایان لێ کردووە خەڵک فەرمانبەر نازانێت بڕوا بۆ تەوتینەکەیان بۆ هەژماری منەکە ئەوەشیان کردو بە کێشەیەکی تر کاکەوەش کێشەیەەکە بەس وا بزانم هەمووی ئەگەڕێتەوە بۆەوەی بەرنامەی حکومت ئەوەیە ئەو هەموو بە لێ شاو مەعاشە نەهێڵێ ئەم دوو مەعاشە مەهێڵێ منەی ناسم لە پارتی شەخوا لە ئێشێتی شەخوا هەردوو لا موچێ هەیە ئەوە هەبوو زۆر وا بەرەو کەمیەچێتەوە ئەجا لی ئەوەش هانا بۆ حیزب ئیسلامیەکانی شەبا کە لە ڕێکخرا و خێرخوازیە شت وەرگێ زۆریە ناسم هەم موچێشی هەمەوەڵدا دەولات خەڵقەکەمانە فەرمودەیەکی مامۆستانووسی هەیە هەزار ڕەحمەتی لێبێ ئەڵێ هەویرێک بەدەستی خۆت بیشێلی ئەوەی لێ دەرەچێنە ئەو نانەی لێ دەرەچێوەنیە کەواتە جەناب دەڵێ فەرمانبەرەکەش وەزئی باش نییە کە خانەنیشی جەبێ هەر باش نابێت لە خانە نشین باش لە خانە نشینی وەکو مۆزەف لە هەموو کەسێکی لاکترە ئێستا من ئەڵێم موچەی پێشمەرگە زۆرترە لەی مۆزەف کاڵێن پێشمەرگە مەغدورە یەک هەفتە دەوامەکە بە ملیۆنێ دینار مۆزەف نابێت لەسەر ئەو موچەیە هین کرێ خانە نشین کرد ئەم بەڕێوەبەرایەتی پاسپۆرتە بەردەوام دەوامەکە بەردەوام لە کاران دوانی وەڕوانیش داوامەکەن کە ئێجارێ هەموو شەویی سەعات 12 من ئەگەر لە شوێنێک بڕۆینەوانێ ئەڵێم ئەمە پێشمەرگەکانی هەشتا و هەفتاکانن ئەم مرورانە وەنیە ئەبێ نابێ مرور پارەی بوەستێ جەناب دەڵێ هەمومان قوربانین بە خانەنشین و بە فەرمان هەمووی قوربانیە ئەنی مەبەست کە پێشمەرگەڵێم ئەوەیە پێشمەرگە قودسیەتە پێشمەرگە پیرۆزە بەس گەنجی ئێستا خوانەی بڕێت تۆ بە 1 ملیۆنێکت وەرەگری 23 ڕۆژی تری لەبەر دەستایە بۆ ئیش وەنیە جەناب دەڵێ ئەبێ ئەو فەرمانبەرانی دیکە نەک واتە دەڵێ نەکەوەیە بێ موچە لە کاتی خۆیان وەرگرێ بێ بۆشیان زیاد بکرێ بۆشیان زیاد کریا زۆر بە ڕێک و پێچی هەدێشە بێ کاتی مامجلال هەدەی جێژنانە هەبوو هەتەی هەموو ناسە بۆ شەڕەکە بۆ خۆنیە باسی توێژەکانی تری شەکەیتەنە باسی پاسپۆر ناقی نه من هەموو یاڵێم پارتی شەڵێم پارتی من ئایلا ناسم بنەماڵا ناسم هەژدە شەیدی هەیە چوومە ماڵەکەی یەک لای ماڵەکەی نوێنی لێ داخستووە ئایلە شەیە لەگەڵێتی هیچی چیز نەبووە ئێستا لە خانووی چاکە لە پارەی چاکە هەمویان ئەڵێم بەبێ فەرق بەبێ فەرق پەیامەکەم بۆ نێچیرێ پەیامەکەم بۆ مەسعودێ پەیامەکەم بۆ مەسوورێ پەیامەکەم بۆ باڤێڵ و قوبادا ینی ئەوان بێگیرفانن مامجلالێک بەرنامەیدا نابوو ئەیگون نابێت دوو گیرفانت هەبێ نابێ گیرفانەکەشت دڕاوێ ئاگا لێ بێ هەر تێکەی و پڕ نەبێ ئەبێ گیرفانەکە تونند و تۆڵ بێ یەک پارە بێ یەک ماش بێ بەزمان لاوای کردو بەرنامەکەی وی بابێن گیرفانی فەرمانبەریان بەتاڵ کرد بەس گیرفانی فەرمانبەر گیرفانی فەقیر بەتاڵە گیرفانی خۆیان هەموو گیرفان هەموو گیانیان گیرفانە هەموو گیرفانیان گیرفانی بێبنە کە ئەچێتە خوارەوە
ئێمە ڕۆژانە ئیشی خۆمان دەکەین و کارمەندان و ئەفسەران داواشمان لە هاوڵاتیان ئەوەیە یارمەتیمان بدەن چکە بە خۆت زای مەعاناتمان هەیە موچەمان دوا دەکەوێت هەروەنە لە ماوەی ڕابردوودا تێبینیت کردی بێ مەسلەی هەژماری من و تەوتین زۆر کرا بە بابەتێکی سیاسی و ئەوە جەناب بوو فەرمانبەر داواقی موچە لە کاتی خۆیان وەرگیتر چۆنە بەس لە کاتی خۆیان وەرگری ڕای من تەنتینەکە زۆر باشە بەڵێ زۆر ئیسفادەی هەیە هەژماری من نەکرێ بەڕاستی ئەنجامی ئەوەیە کە 10 ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم ئەوەی داخدۆتە دڵتانەوەی ترڵێن خوا بە حکوومەتی هەرێم نوێ بە تەوتینەکەی عێراق بەڵێ بەتاکیت ئێستا لەم بەڕێوەبەرەتی کە خۆمانی تێداین بەشێکی سەر بە عێراقە موچەکەی ئەیبی نییە ئەوەی کەسە بە هەرێمە وەکو حاڵەکەی وەکو حاڵی فەرمانبەرانی دەرەوە وایە وەکو فەرمانبەرانی ئێمەش مەعاشمان ڕاستە بەڵێن جەوازە لەسەر بەغایە مەعاشمان لەسەر هەرێمە هەر لەسەر هەرێمە ئەو بەشی پەسەندکردنەکە کە عێراقن ئەو بەشە تەناو بەشە سەر بە حکوومەتی عێراقیە کە وەزارەتی خارجی عێراق سەپۆرتەکە من دەمەوێ باسێک لەوە بکەیت کە ئێوە داوامیشتان فولە یان داوامتان دەکاتی و بایکۆتیش ناکەن ئەمەش ئەو نەیتر زەختی لەسەر ئێوە دروست بەڵە بە تاکید ئێمە بایکۆتمان نەکردووە داوامیش دەکەین بە بەردەوامی و بخۆشان دەزانن موچەکەشمان هەر وەکو هەرێم لەگەڵ هەرێم وەریەگرین دواکەوتنی تێدایە و بۆ شێوازە تقریبا بەپێ ئەو ئامارەی لە بەڕێوەبەری پاسپۆرت وەرم بوو بەڕێوەبەری پاسپۆرت لە 75 فەرمانبەرانمان تەوتینی پڕکردوەوە ئەمە بۆ لەبەرەوەی باوەڕتان بە تەوتینەکە ئەمە بڕوامان بە تەوتینەکە هەیە بەڵێ هەژماری من بڕوامان بە تەوتینەکە هەیە و سەرەگری ئینشەڵڵا پێتان وایە سنووری سلێمانی جدیە بۆم بابەتە بەتاکید ئینشەڵڵا جدی جەبێت و سەرکەوتوی ژەبێ ئینشەڵڵا بەپێی قەراری مەحکەمەی ئیتیحادی بڕیاری کۆتایی داوە دەبێت موچەخۆرانی هەرێم تەوتین بکرێت لەسەر عێراق زۆربەی پارتیەکان واڵێن تەوتین و هەژماری من جیازی نیە جیازی زۆرە هەژماری من ئەوەیە کە ئێستا ڕوادات ئەوەی کە ئێستا تۆ موچەکەت 6 ڕۆژجارێ وەرەگری بەڵام جیازی وەرگرتنەکەی ئەگۆڕێ لە بری ئەوەی لە مدیرەکەت وەریگری لە مەکتەبێکە ئەچی بە کی کارتێ وەرەگریت بەڵام لە کۆی مۆزوع هیچ لە مۆزوع ناگۆڕێت ئەوش ئەوەیە کە هەر موچە تاخیرە بێ لە کات خۆی نادرێت عێراقی التیزام ناکات چکە هەموو سەلاحەتەکان لێرەیە پارەکە ببێتە ئێرە و ئێمەش قەمان بەدەسەڵاتی هەرێمنی ئەمە یەک دووهەم تەوتین یعنی چی تەوتینی عێراق یعنی ئەوەیە کە پارەی موچەخۆرەکە لە وزارەتی دارایی عێراق کە ئیتیحادیە ئەڕوا بۆ بانکەکە لە بانکەکە موچەخۆرەکە وەرەگری ڕاستەوخۆ یعنی دەسەڵاتی هەرێم هیچ کاریگەری بەسەریوە نییە لە ڕووی مالیوە لە ڕووی ئیداریوە هەیە بۆ نمونە کابرا مۆزەفە دەوام ناکات توانێت غیابی بدا UPN-ەکەی بگۆڕێ ئەم شتانە ئەتوانێت بکە بەڵام ناتوانێت ڕێگر بێت لە موچەکەی ئێمە لە 2000 پێم وایە لە 2016ەوە کە چواردە موچە نەمە لە 16 بیر لەوەکەینەوە کە موچە ڕاستەوخۆ بدرێت لە عێراقەوە ینی بەمانەیەوە تەوتین بکرێت هەتا ئێستا ئەمە ئیشەکەیە بەڵام پارتی ناوێت ئەمە جێبەجێ بکات دەیەوێت پارە لە بەردەست خۆیان بێ بە دڵی خۆی بیدا و نەیدات یەکێتی یان ئەویش ماتڵە بکاتەوە یەکێتی هەتا پێش چەند مانگە پێش انتیخابات زەختی لە خەڵکە کرد بە مۆزەف بە زۆر پڕی ئەکردەوە کە هەژماری من پڕکرێتەوە ئێستا بە قسەی خۆیان ئەڵەن ئێمە زۆر لە خەڵڵاگەن هەژماری من پڕکرێت هیوامان وایە هەموو لایەنەکان ئەو لایەنانەی دەرەوەی پارتی ئەگەر ڕازگۆن لەگەڵ خەڵکە لەگەڵ میلەتە لەگەڵ دەنگدەری خۆیانە لەگەڵ مۆزەفە لەگەڵ ژیانی خەڵکە بڕۆن بۆ بەغداد و داوای تەوتین بکەن بۆ ئەم میلەتە چکە تەوتین کێشەکە چارەسەرەکە ئازادی فەرمانبەرارەکە فەرمانبەر ئەتوانێت بە دڵی خۆی قەرار خۆی بدا قەراری حزبی بدا قەراری کۆمەڵایەتی بدا هەموو قەرارێک بدات چکە موچەکەی لای ئەمان نامێنێت لە عێراق بێ و عێراقیش بەرپرسەکەین بەوەی ئەمە یەکێکە لە خۆتۆ مویمەکان عێراقیتر ناتوانە موچە نەنێرێ چکە چێت هەموو یەچێتە یەک سیلەی حیساباتەوە کە ئەبێ لەو ڕقەمەوە موچە بۆ خەڵک بدرێت بەڕێوەبەری پاسپۆرتین بەڵام بەڕێوەبەرەکانی پاسپۆرت لە ناوەڕاست خواروی عێراق ئیمتیازیانی موچە لە کاتی خۆیە بەڵام ئەمان تەواو قوربانی بەتاکید ئەمە یەکێکە لەو قوربانیانەی دەسەڵاتی هەرێمی کوردستان پاسپۆرت سیرکە یەکێکە لەو بەڕێوەبەرایەتیانە کە جوان ینی ئیشەکەیان بە زۆر بە جوانی ئەڕوا ئیشەکەیان زۆر بە پاکی ئەڕوا ئیشەکەکەن کە بەڕاستی خزمەتی خەڵکەکەن لە بری ئەوەی کە حکوومەتی هەرێم داوا لە حکوومەتی عێراق بکە کە هەموو ئیلتیزاماتەکانیان جێبەجێ بکەن بەرامبەر بە سێ بەڕێوەبەرایەتەکان چەند بەڕێوەبەراتی پاسپۆرت هەیە لە هەرێمی کوردستان کاتی خۆیم ڕۆشتم بۆ لای وەزیری ناوخۆ لەو کاتە لە پەرلەمانی عێراق بووم وتم بۆچی ئەمانە جیاوازیانەیە وتی داوای بەس ناوەکانیان نەکەین بۆمانی نانێرن داوای ناوی
فەرمانبەرەکانیانەکەین بۆمانیان نانێرن بۆ ئەوەی بتوانین موچەکان وەکو عێراق بێ مەسەلەن مەجموعەیە التیزا یعنی مەجموعەیەک خەدەماتی تریانەیە کە بۆ مۆزەفی پاسپۆرت دەکرێت بۆ ئێرە ناکرێت لەبەرەوە داواکارم هەموو لایەنێک دیفاع لە فەرمانبەران بکە و دیفاع لە میلەتی خۆی بکە و داوا ئێوە بکە کە تەوتین بکرێ و ئەگەر تەوتین بکرێت لەو کێشانش کە چارەسەرە بێ ئەو بەڕێوەبەراتی ئەتیحادیانەیە کە یەکێکیان جوازاتە. تا پرسیارم یەکێک لە کارمەندەکان لێرە دەیوت 3 مانگە پاری کرێم نەیاوە ئەمەش معاناتێکە لەو دایان معاناتی کە دەیان فەرمانبەریێریم کوسان سەدانێریم کوسان بە دەوریەوە بەدەستیەوە کۆڵێ گیرۆدەیە پێت وایە کارمەندان و فەرمانبەرانی ئێمە شایستە ئەم دۆخەن؟ هیچ کارمەندێک و فەرمانبەرێک ئێمە شایستی ئەم دۆخەنە لەبەرەوە عێراقین جنسیە ئەبێ وەکو هاوڵاتێکی عێراق موچەیان بدرێت ئێستا ئەوەی بەرپرسە لەم معادلە ئەوەیە کە پارتی ناوەکانیان نانێرێ پارتی دەسەڵاتی هەرێمی کوردستان نایەوێت تەوتین بکرێت و بەڕاستی یەکێک لەو بەڕێوەبەرایەتیە باشانەی کە لە نەک مەسەلە لە سلێمانیە هەیە بەڕێوەبەراتی پاسپۆرتە فەرمانبەرەکانی نەک یعنی من پێم وایە من ئەگەر حکوومەتێکی باڵادەست بم نەک 30 ڕۆژ ینی 60 ڕۆژجارە موچیانە دەمێ بەڵکو 30 ڕۆژجارە موچیانە دەمێ و بەڕاستی پێش مجموعەیە خەدەمات تریشیان بکەم چکە زۆر هیلاکە بن بە دیار خەڵکەوە لەبەر ئەوە حکوومەت ئەبێ بێت مافی ئەم هاوڵاتیان بکە خۆی پێی نادرێ نایڵێ عێراقیش موچەکەیان لە کات خۆی بدا بەوەی کە ناوەکان نانێرێ هەموو جارە ناو ئەنێرێت مەشاکلیتیایە کێشەی دەسەڵاتدارانی هەرێم بندیوارەکانیانە ئەم بندیوارانە هەموو کوردیان کردوتە قوربانی مەجموعەیە بندیوار بەڕاستی وتم کۆتا پرسێشی بەڵام ئەو TBI کە لە کۆتا لەم ڕۆژانە داواژووی کرد چیڵێ TBI بەس پارتی گەرمیە کاتۆ ئەگینا TBI ساڵونی وەگە بێ بڕۆن ناو فۆرمی هەژماری من هەیە ژۆکەی تازە کردوێتی ئێمە بە خەڵکمان و تۆ پڕی مەکەنەوە ئەوەی هەژماری من بێ جارێکی تر داوا لە خەڵکەکەم وەرەقەی هەژماری من لە هەر کوێ بینیتان بیدڕن پڕی نەکەنەوە چونکە هەژماری من بە مانای ئەوە دێ کە موچەکەت ئەچێتە ژێر دەسەڵاتی چەتەی هەرێم کە بە دڵی خۆی لە 2014 موچەتانی بڕیوە هەروە پێتانێدا ئەم جارە بە کارتێک دوای ئەوەی کە ڕێکارەکانی دەرێنان یاخود نوێکردنەوەی ڕەگەزنامە یاخود پاسپۆرت بۆ هاوڵاتیان تەواو دەبێت دێتە ئەم بەشە کە بەشی پەسەندکردنەوە سەر بە وەزارەتی دەرەوەی عێراقە تەواوی فەرمانبەرەکانی عەرەب و دانیشتووی ناوەڕاست و خواروی عێراقن بەڵام لەبەر ئەوەی کە ئەم وەزارەتە لەلایەن حکوومەتی فیدراڵیە و پاڵپشتی دەکرێت موچەی ئەم فەرمانبەرانە بە هیچ شێوەیە دوان ناکرێت لە کاتی خۆیایەت و تەواوی شایستەکان و ئیمتیازەکانیان وەکو خۆی پێدەدرێت بەڵام لە دەرەوەی ئەم ژوورە تەواوی فەرمانبەرەکانی دیکەی هەمان بەڕێوەبەرایەتی لەو معاناتە دەژین کە لە سەرەتای بەرنامەکەەوە کارمەندەکان خۆیان باسییان کرد کە لە چ معاناتێکدا دەژین وە دۆخیان لە ماوەی ئەم 10 ساڵە چەند خراپ بووە کەواتە ئەمە نمونەیەکی زیندووە لە نێو یەک بەڕێوەبەرایەتی کە فەرمانبەرانی عێراقی بەم شێوەیە لە کاتی خۆی و بێگرفت موچەوە دەگرن بەڵام لە دەرەوەی ئەو بەشە کە فەرمانبەرەکان سەر بە حکوومەتی هەرێمن بەداخەوە لەو معاناتە دەژین کە دەبینن من چوومە لاشیان ویستم قسەیان لەگەڵا بکەم وتیان ئێمە لە ڕێگەی وەزارەتی دەرەوە ئاگادار کراین و کە نابێت لێدوان بۆ ڕاگەیانەکان بدەین بەڵام ئێمە هیچ کێشەیەکمان نییە لە کاتی خۆیان موچەکانمانیەت ئێمە دوورین لەو کێشە موچەیە کە فەرمانبەرانی هاوڕێمان لە بەشەکانی دیکە هەیەە ئەم بەشەی ئێمە لەبەرەوەی سەر بە وەزارەتی دەرەوەی عێراق و وەزارەتی دەرەوەی عێراق لایەن حکوومەتی فیدراڵی و حکوومەتی سوودانی و پاڵپشتی دەکرێت بە هیچ شێوەیەک موچەکانمان دوان ناکەوێت کەواتە ئەمەش توانین بڵێ جۆری لە چینایەتی دروست کردووە بەشێک دۆخی باش و تەواوی بەشەکانی دیکە کە سەر بە حکوومەتی هەرێمن دۆخیان خراپە هەر لەبەرەوەیە تەنها لە ساڵ 25 هەژماری منی پڕکردنەوە لەم بەڕێوەبەراتی لە ساڵ 75 تری پرۆژەی تەوتین و ئەو لیستەی کە تایبەتە بە تەوتین بڕیان کردوێتەوە چکە خۆیان بەڕوونی لە بەڕێوەبەراتەکان جیاوازەکە بینن لە نێوان حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمدا تا بەرنامەیەکی دیکە و بە یەکەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپار دەزای ناکات